وێنەکردن لەسەر جەستە یاخود بە زمانی خۆمان دەڵێین تاتۆکردن لە بەرنامەیەکی تایبەتی باسەکانی ئەم جارەی کۆبازدا من ماردین نورەدینم نهێنی نوێ و نەزانراوتان لەسەر تاتۆکردن بۆ باز دەکەم. ئەو کەسەی کە تاتۆ ئەنجام دەدات دەبێ خاوەنی چ بڕوانامەیەک بێت. ئەو کێشە کۆمەڵایەتیانە چین کە بەهۆی تاتۆکردنەوە دروست دەبن؟ ئایا ڕاستە تاتۆکردن دەبێتە هۆی نەخۆشیە گوازراوەکان لە شێوەی ئایدز و هەروەها ڤایرۆسی جگەر؟ وا لە ڕووی ئاینی ئیسلامەوە حکمی ئەو کەسانە چییە کە تاتۆ ئەنجام دەدەن؟ یاخود تا چەند نوێژ و دەستنوێژی ئەو کەسانە دروستە کە تاتۆ باجەستەیانەوەیە؟ ئایا تا چەند ڕاستە ئەو کەسەی تاتۆیەک لەسەر جەستەی هەبێ ناتوانێ خوێن ببەخشێت؟ لە بەرنامە تایبەتەکەی باسەکانی ئەم جارەی کۆبازدا هەموو ئەمانەتان بۆ باز دەکەین. لەسەر تاتۆ مایکرۆبلێدین یان تاتۆکانی کە میکاپی دائیمیە دەکرێت تقریبان ئەوانی کە بینولمللین ینی ناودەوڵەتین شەهادەکانیان لە حاڵەتی سەدەفیە و بەڵەکیە جاری وایە شوێنی تاتۆکە ئەبێ بە سەدەفیە یان شوێنی تاتۆکە ئەبێ بە بەڵەکی کە بەڵی سپیە لەسەر ئەو منتیقەیە دروستە بێت. هەل لە نوعیەتی خوێن لێ هاتنەکەیدام بۆ خۆم تەشخیصی دەدەم کە ئایا ئەو کەسە نەخۆشی خوێنیە نەخۆشی پێستی هەیە لە چه حاڵەتێکە. کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بارەیەوە فەرموویەتی نعلەتی خوا لەو کەسێک کە تاتۆ ئەکاو لەوەش کە بۆی ئەکرێت. پێت وایە خۆشەویستی بەوەیە کە ناوی کەسێک لەسەر پەشیمانی ناوی ژنە کۆنەکەی کە مەسەلەن نووسراوە یا مێردە کۆنەکەی کە نووسراوە هاتوو کتویتی ڕێک دەبێت لەسەر ئەوە ناوی مێردە تازەکەم بۆ بنووسی. خەوە کەیسی ئەوەشمان هەبوو کە هەم هاوسەری هەبوو هەم خۆشەویستی هەبوو هاتۆ لێرە خۆشەویستەکەی مەجبوری کردو کە دەبێت ئیلا ناوی من بنووسی. نەخۆشی بەکتریاکانە یان نەخۆشی ڤایرۆسەکانە یا وەکو هیپەتایتس ئیلتیابی کە بەدی ڤایرۆسیان ڤایرۆسەکانی تریش و لە هەمان کاتە نەخۆشی کەڕوەکانە کە ئەمەش زۆر باوە لەکردنی تاتۆیە. ئەم جۆرە سێ نەخۆشیە هەیە. ئەو کاتی کە ئەو تاتۆیەت کرد کە دەڵی ساڵێک پێش ئێستاە هیچ بیرت لە لایەنی تەندروستی کردەوە چونکە دکتۆرەکان باسەوە دەکەن ئەگەری هەیە لە ڕێگەی تاتۆکردنەوە ئەو نەخۆشیانەی کە ڤایرۆسین بگوازرێتەوە لە ڕێگەی ئامێرەکانەوە تۆ هیچ ترسێکت هەبوو؟ ئەو کەسانی کە تاتۆ بەجەستەیانەوەیە ئەو دەستنوێژەی ئەیگرن دروستە یاخود ئەو نوێژەی کەن دروستە؟ ئەیسڵەن مەحاڵە شتیوە.